من ناوم نهاد أحمد أندازياري شارستاني متواو كردووە لە پارێزگای هەڵەبجە نیشتەجێم و ئێستا لە مزگەوتی ئەندازیاران هەر لە پارێزگای هەڵەبجە دەستم کردووە بە ئیشکردن. من پێشتر بە بۆنێەوەی کە هیچ هەلێکی کارم بۆ نەڕەخسا بوو، ڕاستی منە و ساڵی کە تەخەڕوجم کرد گەرمەی قەیرانەکان بوو کە ساڵی 2016 بوو، هەچی پرۆژە بوو لە ناو هەڵەبجە هەمووی وەستا بوو. لەبەرەوە بەهۆی ئەوەی کە بژێوی ژیانیش زەڕور بوو، پێویست بوو، بۆیە پەنام بردە بەر ئیش و کاری ترێک لەگەڵ ئیشانی کە من هەڵمژارد و توانیم ئیشی تیا بکەم، ئیشی ڕاگەیاندن بوو. بۆیە بە بۆنەی پێویستی ژیانەوە ئیشی ڕاگەیاندنم کرد، بەڵام هەمیشە فەراغێک هەبوو لە ژیانما کە ئەویش ئەوە بوو چەند ساڵە من ئەخوێنم و هەوڵێم و مانوبوونم کێشاوە و 4 ساڵی زانکۆم تەواو کردووە. حەزمە کرد کە لە بوارەکەی خۆما ئیش بکەم، بەڵام کە ئەو هەلم نەبوو مەجبور بووم لە بوارێکی ترا ئیش بکەم و ئەو کاتێک کە لە ڕێگەی دەستگای ڕوانگەوە تەلەفۆنم بۆ کرا ئەوەنە دڵخۆش بووم، ئەوەنە دڵخۆش بووم کە من جارێکی کە شاد دەبمەوە بە بوارەکەی خۆم یەکسەر یعنی ماڵەوەم تێگەیان، ڕەفیقەکانم تێگەیانتم ئەوە من ئیشێکم بۆ بووە لە بواری هەندەسەیە، ئیشەڵا دەسەکەم بە ئیشی هەندەسی و هاوڕەکانیشم بە بۆنەی سوشیال میدیا و ئاگادار بوون کە من ماوەیەکی زۆرە دابڕابوو، یعنی هەنێکیان وا بیریانە کردەوە کە ئەیتر من بە تەواوی لەوانەیە ئیشی هەندەسی نەکەم، بەڵام کە من دووبارە لە ڕێگەی دەستگای ڕوانگەوە گەڕامەوە ناو بوارەکەم هەستێکی زۆر تایبەت بوو، یعنی وا مەزەنەمە کرد کە خوای گەورە لە دڵی منا بووە کە من بە ئاواتەکەی خۆم گەشتوم. بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکە بە تایبەتی ئەوەی کە بەسەر منە هات لە ڕووی دەرونیەوە بوو، یعنی ئەو هەستە خۆشم هەبوو کە دووبارە ئەگەڕێمەوە ناو بواری هەندەسە، ئەمە لەگەڵ ئەوەشا کە تۆ ئیشەکە ئەەکەیت لایەنە مادیەکەشی بە هەمان شێوە ئەتوانی مەسروفاتی خۆت بکەی، ئەتوانی هاوکاری ماڵەوە بکەی بۆ نە کەسێک پێداویستێکی هەبێ بۆی پڕکەیتەوە. لە ژیانی هەمومانە کۆمەڵێک کاتێک کە زۆر ناڕەحەتە، بە تایبەتی بۆنە ئەگەر بێتە سەرەوەی کە لایەنە مادیەکە بۆ نەمنەگەر لایەنی مادیم بەشی ئەوەنە باش بووایە ئەمتوانی ئیشی خۆبەخشی بکەم، ئەمتوانی بوونە پرۆژەیەکی ئاوا کە دوورە لێمانەوە لەوانەیە من بە نیو سعات ئەنجا بگەمە سەر پرۆژە ئەگەر خۆم لایەنی مادیم ئەوەنە باش بووە، ئەوەی یعنی ڕێگر نەبووە لە بەردەما بمتوانێ یعنی زووتر بگەم بەوەی کە ئەمەوێت و مهندسێکی زۆر باشم لێ دەرچێ، بەڵام هەمیشە لایەنی مادیەکە ڕێگری یعنی لەو بارەوە لێ کردوم کە من بتوانم تەنانەت بە ئیشی خۆبەخشیش بێت برەو بە بوارەکەی خۆم بم، ئەوە زۆر ناخۆش بووە بۆ من.